بەڕێزان کەناڵی بانگەواز هەساو بە دروستکردنی ئەکادیمیایەک لەژێر فەرمایشتی قورآنی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەردا بۆ زیاتر سوودگەیاندن بە دین و ژینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن زانستە شەرعیەکان بە شێوازێکی باش فێر بن و شارەزای بنتیایە بە تایبەتیش کە هەر کورد زمانێک لە هەر شوێنێک بێ دەتوانێت بەشدار بێ لەم ئاکادیمیایە و بتوانێت زانستە شەرعیەکان بخوێنێ بۆی زیاتر دەربارەی ئەم ئاکادیمیای و شێوازی وانەوتنەوە و قۆناغەکانی وانەوتنەوە و تاقیکردنەوە و وەرگرتنی بڕوانامە و شێوازی خوێندنی وانەکان میوانداری بەڕێزان مامۆستا محەممەد چیمەنیمان کرۆ بەڕێوەبەری کەناڵی بانگاواز و کاک ژیار یوسف کارگێڕی ئەکادیمیای بانگاواز بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان. بەخێر بن مامۆستا کاک ژیار. مامۆستا محەممەد بزانین ئەم ئەکادیمیایە چییە؟ ئامانج لە دروستکردنی چی بوو؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ سازدانی ئەو دەرفەتە. ئومێدەوارین بتوانین بڕوونکردنەوەیەک بۆ بینەرانی بەڕێزی شاشە جوانەکەی پەیام بدەین سەبارەت بە ئەکادیمیای بانگەواز. ئەکادیمیای بانگەواز ئەکادیمیایەکە بۆ بڵاو پێکردن و خزمەتکردنی زانستە شەرعیەکان. هەڵبەتە خەڵکانێکی زۆرمان هەیە ئێمە لە شوێنە جیاوازەکان لە وڵاتانی دەرەوە لە شارە جیاوازەکان کە دەستیان ناگات بە شوێنە ئەکادیمیەکان بۆ خوێندنی زانستە شەرعیەکان بۆ ناوەندەکانی فێربوونی زانستە شەرعیەکان. ئێمە بیرمان لەوە کردەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانین کار ئاسانیەک بۆ فێرخوازان بکەین لە هەر شوێنێکی دنیادا بن بۆ ئەوەی کە بتوانن زانستە شەرعیەکان بخوێنن و فێری زانستە شەرعیەکان ببن. بۆی بیرمان لەوە کردەوە کە کەناڵی بانگەواز سەکۆیەکی زۆر باشە لەو مەجالەیە کە ئێمە کارێک بکەین کە بتوانین ئەکادیمیاک دروست بکەین بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ئەکادیمی وانە شەرعیەکان بخوێنرێ و هەر کەسێکیش هەر بەشداربوویەکیش بۆ خۆی لە ماڵی خۆیەوە لە جێگەی خۆیەوە لە شوێنی خۆیەوە دەرفەتی هەبێ گوێ لەوانەکان بگرێ و بەشداری بکە لە ڕێگەی بەشداریکردن لەو ئەکادیمیایەوە و تەواوی ئەو وانانەی کە پێویستە کابڕا لە زانکۆیەک لە ناوەندێک لە مەعهەدێک بخوێنێ لە ماڵەکەی خۆیان لە جێگاکەی خۆیان ئەتوانێ گوێی لێ بگرێ. و کار ئاسانی زۆریشمان کردووە لەم بابەتەیە بۆ پێی کە ئەمڕۆ دنیا لە ڕێی تەکنۆلۆژیاوە زۆر کار ئاسانی کراوە. ئێمەش بە تایبەتتر لەم ئەکادیمیایە کار ئاسانی زۆرمان کردو بۆی ئەو کەسە بە ئاسانی لە چ کاتێکا کە خۆی مەبەستی بێ گوێ لە وانەکانی ئەو بەرنامەیە بگرێ و دواتر تاقیکردنەوەی تیاکرێ و دواتریش لە کۆتایی ئینشاڵڵا شەهادەی پێدرێ. کەواتە وەکو بڵێ ئامانجی سەرەکیمان بڵاوکردنەوەی زانستی شەرعیە و سازدانی دەرفەتێکە بۆ خەڵکانێک کە دەستیان ناگا بە ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگەکان بۆی کە زانستە شەرعیەکان بخوێنن. دەستخۆش. کاک ژیار، مادەم بابەتەکە ئۆنلاینە بێگومان پێویستی بە سیستەمێکی باشی ئۆنلاین هەیە و بۆی کە بەشداربووان و فێرخوازەکان بتوانن کۆنتاکتیان لەگەڵ ئەو مامۆستاوانانە هەبێت کە بۆیان دانرێ. باگەر لەوە دەست پێ بکەین سیستەمەکە چۆن دروستکراوە، چۆن دانراوە لە ڕووی سکیوریتیەوە لە ڕووی خۆتۆمارکردنەوە لە چه ئاستێکی ئێستەی تەکنۆلۆژیایە؟ بسم الله الحمد لله وبه نستعين والصلاة والسلام على رسول الأمين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين إلى يوم الدين. دستان خوش بە ئەخوا سپاس بۆ میوانداریە. پێشەوە مشتت من دوعای خەیرەکەین ئینشاءڵڵا بۆ هەموو ئەو مسلمانە هاودینانەمان کە لە شاری غەزە ئەمڕۆ ناڕەحەتەکرێن، خوای پەروەردگار بیان پارێزێت وەکو هەڵوێستێکی ئیمانی. بێمە سەر بابەتەکەی جەنابەت لە ڕاستیە بانگەوازی خواویستی و ڕێگەی ئیسلامەتی هەر لە پێشەوە لەوەتی کە خوای پەروەردگار گەیاندوێتی بە جیبریل عەلەیهی سەلام و پاشان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و دواتر گەشتۆ بە سەحابە بەڕێزەکانی و بە هاوڵانی دوای خۆی کۆمەڵە کەسانێک هەساون بە فێربوونی ئەم عیلمانە و گەیاندنەوەی بە خەڵک. ئەگەر بگەڕینەوە بۆ پێشووتر هەوڵدان بۆ فێربوونی زانستە شەرعیەکان قورساییەکی زۆری هەبوو بەڕاستی. یعنی ئێمە بیستمانە لە عولەما بەڕێزەکانەوە وڵاتێکی بڕیوە بۆ تەنهاوی یەک فەرموودە فێر ببێت، شتێکی کەم فێر بێ لە عیلم. ئەمە خۆی بەخۆی زۆر سەختی بینیوە. تەبەن ئەمە بە چەند قۆناغێکا تێپەڕی تا گەشتۆتە ئەمڕۆ. لەمڕۆیە الحەمدولیلا سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار زانستێکی پێوتێ تەکنەلۆژیا و لەناو ئەم زانستەیە پێویستە مسلمانان زۆر سوودی لێ ببینن بۆ گەیاندنی بانگەواز و داوای ئیسلامەتی.
وەکوی کە جنابت فەرمووت لە ڕاستیە ئێمە بدایەت کە تاوتوی پلانی ئەم ئەکادیمایەمان ئەکرد جگە لەوەی کە لە ڕووی شەرعی و لە ڕووی منهەجەکانەوە زۆر بەباشی بە تۆکمەیدا ڕێژراوە هاتین بیرمان لەوە کردەوە کە ئاسانترین ڕێگا و خێراترین ڕێگا ئەمڕۆ کە خەڵک بەکاری بێنێ ڕێگەی تەکنەلۆژیایە هاتین دەستمان کرد لە بڵین ستافێکی تەکنەلۆژیمان هەیە دەستمان کرد بە داڕشتنی سیستەمێکی وانە خوێنی زۆر پێشکەوتوو کە سیستەمەکە با بڵین هەر بە زمانی آیتی ینی لە پشتەوەی سیستەم پێوتێ باگێنتی سیستەمەکە زمانی با بڵین لاراڤێڵ بەکار هاتووە و لە پێشەوەی وێبسایتەکەیە بە پێشەوەی سیستەمەکە HTML و CSS و JavaScript و کۆمەڵێک تۆڵی ترۆکە بوتسراپەوانە بەکارهاتووە و علمی تەکنەلۆژیاکە و لە ڕووی وانە خوێندن و ئەو سیستەمی کە بەکاری هێنی لە ئاست بەرزترین شێوازی پاراستنی داتا و زانیارەکانە واتە پارێزراوە لە زۆربەی هەرە زۆری هێرشە ئەلکترۆنیەکانی ئەتوانم بڵم مەگەر قەدەری ئەڵڵا ئینشاءڵڵا تووشی هێرشی ئەلکترۆنی نابێتەوە ئێستا کات ئەوە یەکینا باسی هەموویمانە کرد چەند خۆی لە چەند جۆر هێرش ئەپارێزێت هەوڵماندا و بەڕاستی کاراسانێکی زۆر کەین و لە ڕووی خۆتۆمارکردن و لە ڕووی پێدانی معلومات بە بەشداربووەکانەوە تەنانەت دانانی دۆمەین و شتەکانیش هەمووی تایبەتن بە ئەکادیمیاکە ئەو کەسە کە ئەوێ لە موبایل یان لە ئایپاد یان لە کۆمپیوتەرەوە یان هەتا لە تەلەڤیزیۆنەوە بەس ئینتەرنێتی هەبێت ئەتوانێت لە ماڵی خۆیەوە زۆر بە ئاسانی داغڵی وێبسایتەکە هەبێت و پاشان بەشی هەژمارمان بۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە ڕێگە بگرین لەوەی کە هەر کەسێک بە ئاسایی بێت و خۆی بکات بە ئەکادیمیاکەیە هاتووی نظامێکی تایبەتمان بۆ داناوە بۆەوەی کە دڵنیاکردنەوەی ئەو ئیمێڵانی تیا بێت کە بەشداربووەکە خۆی پێتۆمارەکات واتە کاتێک کە فۆرمەکە پڕ ئەکاتەوە بۆەوەی کە خۆی بەشدار بکات و ناونووس بکات بۆ ئەکادیمیاکە پێویستی بە کۆدی دڵنیایی هەیە کە ئێمە بە سیستەمێکی ئۆتۆماتیکی ئەینێرینەوە بۆ ئیمێڵەکەی خۆی پاشان وەریەگرێتەوە و دواترێتە ناو وێبسایتەکە و داغڵی ئەکات و ئەمە ئەچێتە ژوورەوە تەنها بە چەند چرکەیەکی کەم یعنی ئەگەر ئینتەرنێتەکەی بەکەڵک بێت لە ماوەی 20 بۆ 30 چرکە ئەتوانێت خۆی تۆمار بکات زۆر بە ئاسانی دواتر داشبۆردێکی بۆکرێتەوە بۆم کەسە پانێڵێکی تایبەت بە خۆی بۆکرێتەوە پرۆفایلێکە با بڵێن لەناو پرۆفایلە کۆمەڵێک بەشی تایە یەک جیاکراوەتەوە بە زمانی کوردی هەر هەمووی و هەوڵماندا لە ڕووی ڕێزمانی و هەتا وشەسازیەوە زۆر کوردیکی باش و پەتی بەکاربهێنین هەموو ئەو وانانی کە ئەی خوێنێت تەڵەبەکە هەمووی بەڕێکوپێکی بۆ دانراوە یەکێکەتوانێت کامیانویست خۆی ناونووس ئەکالی دواتر لەو بەرواری کە ئێمە داماناوە لە ئیداری ئەکادیمیاکە وانەکانی بۆ دائەنرێت و دەسەکا بە خوێندنی وەلەگەڵ لە پاڵ ئەوە شاوکو ئیزافەیەک دواتر کە ئەم وانانی یەک خوێن طبعاً یەکێک لەو شتە زۆر پێشکەوت و باشانی کە ئەنجاممانداوە طبعاً ئێمە تەلەبەی ئۆنلاین بە ئەزمموی پێشووترمان کەمترین دەستمان پێیان ئەگات چونکە تۆ نازانی لە پشت کۆمپیوتەرەکەەوە مەسەلەن چۆن وانەکان ئەخوێنێ هاتووین نیزامێکمان بۆ داناوە لە کاتی خوێنی وانەکانە ئەگەر تەلەبەکە بیەوەی وانەکە تێپەڕێنێ و نەیخوێنێت وەکو بڵێ لە چۆنەڵی وا ئیهمالی بکات و پشتگوێی بخات سیستەمەکە ڕێگەی پێ نایێت هەتا وەکو شتێکی شەرعیش سوێندێکی ئەلکترۆنیشمان بۆ دروست کردووە ینی پیشانی ئەدا ئەڵێ تۆ بێ پابند بی چۆنەڵک و سوێن خواردنێک وایە هەتا ئەمە تێپەڕنەکەی ناتوانانی وانەکە تێپەڕێنیت و بڵێ خوێندومە ینی واجب یەکا بەسەرەوە کە وانەکە بخوێنێت دواتر کە تەواوی کردوانەکان لە پاڵەمە دواتر ئینشاءڵڵا چینە سەری کە چی و چیتریتایە ئەو وانەیە تاو ئەکاوتوانێت بچێ وانەکانی تر یەک وەربگرێت و بەبێ هیچ مشکلەیەک ینی زۆر بە ئاسانی لە ڕماڵی خۆیەوە بێ ئەوی ماندوو ببێت بە چەند چرکەیەک ئەکاونتێ دروستەکات و زۆر پارێزراوە تا من لێرەوە دڵنیایی بدەم بە هەموو بەشداربووەکانمان کە ئەتوانین بڵین لە بەرزترین ئاستی پاراستنا داتاکانیان نەپارێزرێت و هیچ کەسێک کە داخلی تیان ناکات و زۆر بە باشی بەڕێوەچێت الحەمدولله مامۆستا باس لەوانەکان کرا خۆمان زین بابەتە شەرعیەکان زانستە شەرعیەکان کە خۆتان شارەزاترن بابەتی بوون فیقمان هەیە عەقیدەمان هەیە سیرەمان هەیە تەفسیرمان هەیە عین زۆر بابەتی تر ئەو وانانە چین کاڵتان بژاردۆ بووی کە کەسێک بەشدار بوو بڕوانامەی تیابێنێ یاخود شارەزابێلی ئێمە پشتیوان بەخوای گەورە تەواوی ئەو وانانە شەرعیەی ئەو وانە شەرعیانەی کە قوتابی پێویستێت یان خەڵکانێک پێویستیانەیە ئەهلی علم کە یا طالبی علم کە پێویستێتی ئێمە لەم ئەکادیمیایە ئەخوێنرێ بەڵام لە قۆناغی یەکەمە وەکو کار ئاسانیە وەکو قۆناغێکی تەمهیدی هەڵساین بەدانانی چوار وانە کە پێمان وایە ئەم وانانە بۆ سەرەتای هەموو طالبی علمێک زەرورە کە وانەی بیرروباوەڕی ئیسلامیە وانەی فەرموودە و هەروەها زانستی نەحو وفقه إسلامي لقناغي كما هلبتا أم أكاديميات شن قناغي كبير أو عندك مثلا طبعا همو آستيك همو زانستيك آستي هي إما لقناغي كما هؤلاء زانست شرعي كان بآستيكي سرتاي جاري توابي بآستيكي شون علي آسان توابي همو كسيك بتواني بيخوينه كسيك مثلا بعض الشهر زي هبه ل 85 سال بسروا دوای ئەوە لە ئاستەکانی ترا هەمان ئەو وانانە بە چۆنەڵی قورستر بە شێوازی کتێبی گرانتر ئینشاءڵڵا ئەخوێنرێ و
و مژدەیش ئەدەم بە هەموو فێرخوازان کە ئینشاڵڵا ئەم ئەکادیمیە بەردەوامی ئەبێ قۆناغی تر بە دوایە دێ زانستی تر ئەخوێنرێ ئەو زانستانە تایە قوڵ ئەبینەوە بەڵام لە قۆناغی سەرەتا ئێمە ئەم چوار مادەماندانەوە بۆی ئاسان بێ لەسەر خەڵک و بتوانن ئیستیعانە مام ساگر بووم لە من شارەزاییم هەبێ لە وانانەیە خۆم یەکسەر ئەبێ هەر لەو ئاستە نزمەوە دەست پێ بکەم یان ئاستەکانتان جیا کردوتەوە تا ئێمە لە سەرەتایە ئەتوانین بەس ئاستێک دانین بەس قۆناغیەک دانین ئەگەر مەسەلەن ئەو کەسە ئاستی باش بێ یەکسەر ئەڵێ من ئەمەم خوێندووە هەر لە ناو سیستەمەکەیە کاژیار توانێت دواتر ئاماژەی پێ بکە ئەڵێ من ئەمەم خوێندووە تێپەڕێنێ ئەکاتەوانەیەکی تەڵێ من ئەمەم خوێندووە تێئەپەڕێنێ تەمانەوە بە ئەمانەتەوە بە سوێندێک کە لەوێ دانراوە کە ئەم وانانەی تەواو کرد لە کۆتایی ئەتوانێت بەس بەشداری تاقیکردنەوەکە بکە تاقیکردنەوەکەش دواتر کاکژیار ئاماژەی پێکە هەر لە ناو سایتەکەیە پرسیارەکان نووسێ و هەر لەوێ لە ماوەیەکی دیاریکراوە ئەتوانێت وەڵام داتەوە و بەو جۆرە تەڵەبە ئەتوانێت بەردەوام بێ لەگەڵ زۆر باش کاکژیار هەر مامۆستا ئاخر بابەتی باسی تاقیکردنەوەکە ینی بام لەسەر تاقیکردنەوە پرسیارەکەم ئەگەر خۆشەوردەکارێکی ئەوی پێشود مابوو ئەتوانی ئەزافەی بکەیت ینی لە سیستمی ئۆنلاینە تاقیکردنەوە زۆر جار گرفت دروستەکە با بڵێن ئەو کوالیتی نابێت کە ئەوترێ وەکوی کە لە هۆڵێکا بێ و مڕاقیب و چاودێر هەبێ بەسەر خوێندکارەکانەوەیان بەشدار بۆکانەوە ئەم تاقیکردنەوەیە چۆن داڕێژراوە لە سیستەمەکەی ئێوە بووی کە فێرخواز هەچەنە من بابەتی شەرعیە بەڵام دوجار تۆ ئەبێ هەموو کونوکە لە بەرکان بکریت فێرخواز کتێبەکە و یاوانەکانی دیکەی لە بەردەست نەبێ بتوانێت جواب باتەوە ئەنی تاقیکردنەوەکە چی کراوە کە زۆر نزیک بێت لە دروستبوونی وەڵامدانەوە بەڵێ تەوان بە فەزلی خوای پەروەردگار ئێمە سێرڤەرێکی تایبەت بە خۆمان دابین کردووە بۆ ئەم سیستەمی وانە خوێندنە لەگەڵەوە شایەکێک لە هەنگاوە زۆر گەورەکان کە لە مەجای تاقیکردنەوەکەیە داومانە ئەوەیە کە بەشێکی تایبەتمان جیا کردێتەوە بە تاقیکردنەوەکان لە پاشەوەی کە خوێندکارەکە وانەکان ئەخوێنێ هەر وانەیەک ئیمتیحانی تایبەت بەخۆی هەیە طبعا ئێمە بەدەر لە مۆزوعی سیستەمەکە لە ناو پلاتفۆرمی سۆشیال میدیای بانگەواز لە پلاتفۆرمە جیاوازەکان بەردەوام ڕێنمایی ئەدەین بە تەڵەبەکان یانە ئاوا بەشداری بکەن ئابم شێوازە ئەکرێ هەموو ڕوونکردنەوەیان پێ ئەدەین کاتێک کە ئەم ڕوونکردنەوانی پێ ئەدێ فێری ئەوە ئەکرێ هەر لە ناو پانێڵەکەی خۆیاوە داشبۆردێکی خۆی هەیە وەکو وتم لە موبایل یا لە کۆمپیوتەرە بەشی تاقیکردنەوە هەڵەبژێرە کە پێی وترا ئەوەندەی ئەوەنە بۆنە بەرواری ئەوەنە ئیمتیحانی فڵان دەرستە بەخشێکی تایبەت کە بڵاوکرێتەوە بۆیان کاتێم تەلەبەی ئەچێتە ناو سیستەمەکەەوە ئێمە وا دامان ڕشتووە کۆمەڵێک شتی تەکنیکیەتە ئەنجام نەدرێ وەکو جەنابەت فەرموود یعنی زۆر نزیک ببێتەوە لە واقعی بۆ نمونە کاتی تایبەتمان بۆ تەرخان کردووە ئەڵین لە ماوەی 50 خولەکە ئەگەر جواب نەداتەوە ڕاستەوخۆی ئیمتیحانەکەی داخرێ ناتوانێت بە هیچ شێوەیە ئیمتیحان ئەنجام بدا و هەر پرسیارێک بۆ نمونە پێمان وتووە ئەوەندە جار بۆی هەیە بیگۆڕێ ینی ئەومان بۆ دروست کردو ناتوانێت زۆر وەڵامەکان بگۆڕێ لەگەڵ ئەوەیە ناتوانێت محاولی دووەم بکاتەوە مەگەر خۆمان ڕێگەی پێ بدەین عودرێکیە بە ئینتەرنێت بڕانێک بێ شتێکی لەو بابەتە بێ کە ئەوە دوایە بە میکانیزمی خۆی ئەکرێت جیاکرێتەوە یعنی هەوڵمان داوە لە ناو سیستەمەکەیە زۆربەی زۆری ئەو ڕێکارانی کە بە یەقینەوە ناگات بە بواری مەیدانی واقعی بەڵام زۆر هەوڵمان داوە نزیکی بکەینەوە کۆمەڵێک تەکنیکی تایبەت لە ڕووی پارێزراوی لە ڕووی ئیمتیحان ئەنجامدانەوە بۆی تەڵەبەکە نەتوانێت مەسەلەن دەری جەناب فەرموود با شەرعیش بێت بەڵام دوجارە ئەمە شتێکی تەکنیکیەش ئەشێن دەکەس هەبێ لی تێک بچێ ئەمە بکات پەیوەندیەکە بە ئاکادیمیاکە بۆی چارەسەر ئەکرێت چکە لەناو هەر لەناو پلاتفۆرمەکە لەناو وێبسایتەکەیە بەشی ئاگانامەیتیایە واتە توانێت پەیوەندیکە بە ئیدارەوە بە ڕێکپێکی جواب بێتەوە ئەلحەمدولیلا لە ڕووی ئیمتیحانەکەەوە زۆر هەوڵمان داوە نزیکی بکەینەوە لە واقع و تەلەبەکە ناتوانێت هەندێک شت بکە لە دەرەوەی مەسەلەن بواری ئیمتیحانا بێت هەتا ئەگەر پەڕەکە لا بداتەوە و بێنێتەوە سەر ئیمتیحانەکە ڕەفزەکرێتەوە یەکسەر ئۆتۆماتیکی سیستەمەکە پێڵێت و ناتوانانی ئیمتیحانەکە بکەیت و داخرێت زۆر باش ئەو وانانەی دای ئەنێن لە سیستەمەکەیە داونلود ئەکرێ یان ناکرێ و ئەمێنێتەوە یان چەند سەعاتێکی دیاریکراوە فێرخوازەکە ناچارە لەو سەعاتەیە بچێ بەشداری سیستەمەکە طبعا وەکو لایەنی تەکنیکی ئێمە ئەتوانین بیکەین بە چەند دەقە بمانێ بمێنێتەوە ئەما وەکو میکانیزمی ئەکادیمیاکە هەروانەیە کە دانرێ ئەمێنێتەوە و تەلەبەکە ئەتوانێت داونلۆدی بکات ینی ئەتوانێت مەسەن جگەلەوەی داونلۆدیشی ئەکاوانەکە ئێمە دوای شەڵا باسیەکەین لە چەند شوێن ئەمە پەخشەکرێتەوە هەر ئەوە نیە لە ناو ئەکادیمیاکە لە ناو سیستەمەکەیا بێ بەڵام سیستەمەکە بۆ ئەو کەسانەیە زیاتر کە ئەیانەوەی وەکو تەلەبەیەک وەکو مەدرسە و قوتابخانەیەک لەم جێگایە ناونووس بکەن و بە بەردەوامی ئاگامان لە یەکتر بێت و شەهادەی بدەینەوە ئیمتیحانەکان بکات دەرسی تر هەبێ بیخوێنێ ئاستی بەرز بێتەوە بۆ ئەم ڕێکارەیە زیاتر و هەموو وانەکان جگەلەوەی کۆمەڵێک پرسیاری تایبەتی بۆ دانین مجموعەی ڕێنمایی بۆ دەین ئەتوانێت لێدوانی خۆی بدا لەسەر بابەتەکان و هەر هەمووشی بۆ دانرێ بەڵێ ئەتوانێت داونلۆد بکە ئەمێنێتەوە هەر کاتویستی ئەچێتەوە سەری و ئەیخوێنەوانەکان بەڵام ئیتر کاتی دیاریکراویشی وەکو عام هەیە بۆ نمونەیە ماڵین لە ماوەی یەک مانگا بێتەوە بیخوێنی بۆ ئیمتیحان بکەی ئەگەر ناوانەکار ئەمێنێتەوە بەڵام خۆ بێ بۆ ئیمتیحانەکە ینی کاتەکەی پابند بێ پێیەوە
باشە مامۆستا محەممەد ینی خۆمان نەزانین بابەتە شەرعیەکان هەندێک بابەتمان هەیە نووسراوە هەندێکیشمان هەیە وتنەوەیە مامۆسایەکی بەڕێز دانیشێت دوانەکەمان بۆڵێتەوە و شێوازی وانە وتنەوەکە چۆنە و کێش ئەتوانێت بەشداری بکات یان سود لەم هینە ببینیان هاوڵەتێکی ئاسایی ئەتوانێت یان ئیلا کەسێک کەوێ قوڵ بێتەوە لە زانستە شەرعیەکانە. هەڵبەتە بۆ وتنەوەی وانەکان ئێمە هەوڵمان داوە بۆ هەروانەیەک مامۆستای چۆنەڵی متەخەسیس لە بوارەکەی خۆیان دابین بکەین ئەوانی کە شارەزایی باشیانەوە ئیلقایان باش و دەربڕینیان باشە. ئەم وانانە سەرەتا تۆمارەکرێ دواتر لە کەناڵی ئاسمانی بانگەوازەوە دوو کاتی بۆ دائەنرێ سەعاتێک لە ڕۆژ سەعاتێک لە شەودا یعنی ئەو سەعاتە بانگەواز ئەبێ بە ئەکادیمیای بانگەواز یعنی کەناڵەکە لە کەناڵێکی عامەوە کە مەوعیزە و ئامۆژگاری و بەنامەی پەروەردەی ئەوانە هیچ ئەوانە نامێنێت تایبەت ئەوێ بە ئەکادیمیا سەعاتێکیش لە شەوە ئەبێ بە ئەکادیمیا لە سەعاتی ڕۆژا دووانە پەخشەکرێ لە سەعاتی شەویشا دووانە پەخشەکرێ. ئەو کەسێک کە ئەبێ بە قوتابی لە تەمەنی 15 ساڵ بەسەرەوە ئەتوانێت بەشداری بکە لە ئەکادیمیاکە وەکو تەلەبە ئەگینا خەڵکی تیژ ئەتوانێت بۆ خۆی وەکو گوێگر بەشداری بکە لە ئەموانەیە لە بانگەواز و ئەگەر گوێی لێ بوو ئەتوانێت گوێی لێ بگری ئەگەر نە دواتر ئێمە لە شوێنەکانی تر بڵاوێکەینەوە مەسەرەن لە وێبسایتەکە بڵاوە کرێتەوە ئەتوانێت لەوێ بیبینی ئەگەر لەوێ بۆی نەکرا ئەتوانێت لە یوتیوبی بانگەواز بیبینیە ئەگەر لە یوتیوبی بانگەواز نەیبینی ئەتوانێت لە تەلیگرامی ئەکادیمیاکە ببینێ لە تەلیگرامی بانگەواز بینێ کەواتە 4 جێگە هەیە یعنی کار ئاسانەیەکی زۆر کراوە بۆ تەلەبە توانی لە کەناڵەوە نەیتوانی لە وێبسایتەکەیەوە نەیتوانی لە یوتیوبەوە نەیتوانی لە تەلیگرامی بانگەوازەوە ئێستا ناتوانانی سعاتێکی تر سعاتێکی ناتوانانی شەو ناتوانانی بەیانی گوێی لێ بگرێت گرنگ ئەوەیە کات لە بەردەست ئەو تەلەبەیە هەیە و شوێنی جیاواز هەیە بۆی ئەو تەلەبە ئەو وانانە گوێ لێ بگرێت وەکوتم مامۆستاکانیش بەڵێ لە ئێستا ئێمە 4 مامۆستامان داناوە بەڵام لە خۆناغەکانی ترە هەڵبەتە ئیسفادە لە توانای مامۆستاکانی ترەکەین لە دکتۆری زانکۆکانەکەین لە شارە جیاوازەکان هەوڵەدەین تواناکان کۆ بکەینەوە و پەخشی بکەینەوە بۆ قوتابیانی بەڕێز. زۆر باش کاک ژیار بێگومان لە هەرێمی کوردستان جگەل لە زمانی سۆرانی کۆمەڵێک دیالێکت و زمانی دیکەمان هەیە ئەمەگە خەڵکێک لە ناو هەرێمی کوردستان بەشدار بێت خۆ ئەگەر لە ڕۆژهەڵات لە باکوور لە دەرەوەی وڵات لە ئەوروپا بەشدار بێت تا چەند هەوڵ دراوە ئەو بابەتانی کە نووسینن دۆکۆمنتن یا PDF بە زاراو بە زمانەکانی دیکە بەیان وتارەکان تەنها بە زمانی سۆرانیە یا بە زمانەکانی دیکەش بەردەستن لە ناو سیستەمەکە. بەڵێ خۆی لە ڕاستیە وەکو مامۆستا ئاماژەی پێدام ئەکادیمیا چەند قۆناغێکە و لەم هەنگاوەیە ناوەستێ ئەم هەنگاوی سەرەتاییەتی لەم قۆناغێ لە ڕاستیە بە حکمیەوەی کە کتێبە شەرعیەکان لەلایەن ئەو مامۆستانی کە شەرحەکرێت بە کوردیەکی پارا و شەرحەکرێت ئێمەش ناچار بووین کە وەکو سیستەمەکە ئەگینا دووبارەی کە وەکو لایانی تەکنیکی تا حەڤە زمانی ژەتوانین دای بنین زۆر بە ئاسانی بەڵام وەکو لایانی ئەوەی کە ئێستا ئیشمان لەسەر کردووە زمانێکی کوردی زۆر پاراوی پەتیمان بەکارێناوە بۆی کە ئەو خەڵکانەشی کە مەسەرەن لە ناوچەیەکی جیاوازی کوردستان ئەژین یا مەسەرەن لە دەروی کوردستان دوایە من ئاماژەی پێدەم بەشداریی دەرەوەمان هەیە بتوان ئیسفادەی لێ بکەن و لێی تێبگەن و لەگەڵ ئەوەش ینی کتێبەکان تەمان کتێبی شەرعی عادەتەن بە زمانی عەرەبیە لەگەڵ مامۆستاکە شەرحی ئەکات ینی پابەندین بەوەی ئەلحەمدولیلا هەوڵەی نەکرد بە عەرەبی بڕوات و کەس لێی تێنەگا بە شێوازێک مەسەلەن بخوێنرێتەوە بە کوردی مامۆستاکە دێر بە دێری کتێبەکە شەرح ئەکات و باسی لێوەکات کتێبەکە بە PDF لە بینە سەرەوە بەشێک تایبەت لە ناو سیستەم و وێبسایتەکەیە هەیە پێوتێ کتێبخانە کاتێک تەڵەبات چێتە ناو بەشی کتێبخانەوە ڕاستەوخۆ ئەو کتێبانی کە منهەجن لە ئەکادیمیاکە پیشانی ئەدات ئەڵە کتێبی فڵان بۆ نە کتێبی زانستی نەحوو کتێبی بیرروباوەڕی ئیسلامی هەمووی دانراوە لەگەڵ کردتەکردن لە هەر دانەیەکیان ڕاستەوخۆ معلوماتێکی پێدا لەسەر کتێبەکە ئەڵەم کتێبە ئەوەیە ناوی ئەوەی ئابووم شێوازە ئەمە ژوێنەکەیەتی ڕاستەوخۆ توانێت بە PDFیش داونلۆدی بکە بە یەک کلیکردن لەسەری کتێبەکە چێتە ناو موبایل یا کۆمپیوتەرەکەیەوە وەگەر کەسێک بیەوێت توانێت مەسەرەن دوایی تەبعی کاتەوە بۆ خۆی کتێبەکان زۆر بە ئاسانی لە موبایل لە کۆمپیوتەر یعنی وەکو مامۆستا فەرمی بەڕاستی لەم ئیشاکە کراوە لەم مەشروعەیە هیچ عذرێک نەماوەتەوە بۆ کەسێک کە بڵێ من ناتوانم بچمە دەرەوەی ماڵی خۆم یاب دەستم ناگا بە کتێبەکان ئەی نمونەیەک ئەم شەو بەشدارویەک لە دەرەوەی وڵات پەیوەندی کرد پێمانەوە وتی من کتێبەکانم دەست ناکەوێت لێرە کتێبی شەرعی کەمە ڕێک ینی ئەومان پێوتمان لە بەشی کتێبخانەکە یەک کتێبکە و کتێبەکەت بۆ داونلۆد ئەبێت هیچ قورسێکی تیانی و زۆر بە ئاسانی چەند کتێبی تێدا دانراوە تا ئێستا وەکو مامۆستا ئاماژەی بێت لەبەری 4 وانە دانراون بۆ لە قۆناغی یەکەمە کتێبی هەر 4 وانەکە دانراوە بۆ تەڵەبەکان
واتە کتێبی نەحوو کتێبی خۆی بۆ دانراوە بیرۆ باوەڕ ئیسلامی خۆی بۆ دانراوە دوو دەرسەکەی تریش بە هەمان شێواز. کاک ژیار کاتێکی دیاریکراو هەیە بۆ پڕکردنەوەی ئەم فۆرمەیان لەبەرەوەی ئۆنلاینە هەچ کاتێک کەسێک بیێ بەشدار بێ ئەتوانێت. خۆی لە ڕاستیە ئێمە کە ئیعلانی پرۆژەکەمان کرد لە 1 تا 15 دانا بۆ تەلەبە بۆی کە خۆی تۆمار بکات و بەشداری تیا بکات. تەلەبە دوای ئەمە شەر ئەتوانێت بەشدار بێت هیچ مشکلەیەکی نییە بەڵام کە 15 دەرس دەستی پێکرد چکە تۆ مەجبوری ماوەیەکی دیاریکراو دابنیت و دەست پێ بکەیت کەم دەرسە دەستی پێکرد ئەگەر یە دەرسێک 20 ڕۆژ بخایانێ بۆ نمونە دوای ئەم 20 ڕۆژە ئیمتیحان ئەکرێ ئەگەر تەلەبێک دوای 25 ڕۆژ بەشداری بکات ئیمتیحانی یەکەم جای لەدەست دەرچووە ئەو کاتە ئێمە ئەگەر تەلەبەکە شایستەی ئەوە بێت قەرەبووی بۆ ئەکەینەوە ئیمتیحانەکەی بۆ تەرتیب ئەکەینەوە بۆی دانینەوە توانین ئیمتیحانەکە بکات و ئێمە بە بەردەوامی ڕاگەیاندنی و وەرگرتنی تەلەبەمان هەیە یعنی وێبسایتەکە ناوەستێ هەموو کات هەر کاتێ بە 24 ساعتی بەس ئینتەرنێت هەیە بێت داغڵ بێت و تەلەبە خۆی تۆمار بکات. زۆر باش مامۆستا ئەکادیمیا و زانکۆ و پەیمانگا زۆرن لە سەرانسەری جیهانە و تەنانەت لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەن کە لە بواری شەرعیە کارەکەن. ئەم ئەکادیمیای ئێوە یەکەم چەند ساڵ ئەخایانێ بۆی کە کەسێک بە تەواوەتی زانستە شەرعەکان و لەم ئەکادیمیا دەرچێمە یەک چەندێکی پێچێ فێرخوازێک لە سەرەتاوە داخڵ بێ دوای چەند ساڵ وەکوڵی تەخەڕوجەکە لە ئەکادیمیاکە ئێوە ئەمە دووەم بەڵێ دووەم لە ڕووی فەرمیەوە ئایا کەسێک کە لای ئێوە بەشدارە و دەرئەچێت لە ناوەندە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چۆن مامەڵەی لەگەڵەکرێ؟ بەڵێ ئێمە سەرەتا ئەمە قۆناغی یەکەم و هەنگاوی یەکەممانە لەم ئەکادیمە ئێمە بەردەوام لە هەموو جانیبەکانی ترەوە لە هەموو ئەو پێویستیانی کە پێویست ئەکادیمیایەکە بێ ئێمە هەوڵە دێن بۆی جێبەجێ بکەین لە ئێستاە لەوە دەست پێ بکەم کە وەکو لایەنێکی فەرمی لە حکوومەتی هەرێم و یان لە حکوومەتی بەغاوانە ئێمە شتێکی فەرمیمانە بەڵام ئەمە شتێکە سەر بە کەناڵەکەیە وەکو بڵێ بەشێک لە کەناڵەکە دامانناوە ئەو کەسێک کە ئەم ئەکادیمیا تەواوەکە ئەبێ بە خاوەنی بڕوانامەی ئەکادیمیای بانگەواز کە سەر بە کەناڵی ئاسمانی بانگەوازە کە تایە کۆمەڵی خەڵکی پسپۆر و شارەزا و دکتۆر و خاوەن شەهادەی بەرزتیایە وانە ئەخوێنن. ئێمە ئەوەندەی کە چاومان لەوەیە ئەو خەڵکە فێری زانستە شەرعیەکان ببێ و زانستە شەرعیەکان وەربگرێ و سوودی پێ بگەێنین کەمتر دڵمان لای ئەوەیە کە شەهادەیەکی بینێ کە معتەبەر بێ هەڵبەتە هەوڵیشی بۆ دەین ئێمە لە داهاتووە ئەوەی کە پێویست بێ بۆ گەورەکردنی ئەم ئەکادیمیایە حتا بیرمان لەوە کولۆتەوە لە داهاتووە وانەی زمانی عەرەبیشی تیادا بنین شەرحی کتێبی تیادانین کتێبی دەنگی تێدا دابنین و زۆر دەوڵەمەنی بکەین بەڵام وەکو ئەڵێ هەنگاو بە هەنگاو سەبارەت بۆش کە ئێمە هەوڵە دەین ئەمە کراوە بێت وەکو ئەڵێ علم حەدێکی نییە من المەحبەرەة إلى المەقبەرە بەڵام باوەڕم وایە بە چەند خوێندنی چەند قۆناغێک ئەو کەسە تەواو ئیتر شارەزا بێ ئیکتیفای ذاتی هەیە مەسەن کابرایەک باە ئەوەنە بۆ خۆی فێر بێ بۆ خۆی و ماڵ و مناڵی ژیانی پێ بگوزاریانی عیبادەتەکانی پێ بکاو و قۆناغی تریش تا زیاتر بەردەوام بێ زیاتر شارەزا بێت تا کتێبی زۆرتر بخوێنێ و لە خزمەت مامۆستایە زیاتر گوێ بگرێ هەڵبەتە زیاتر شارەزا بێ بۆیە من ناتوانم لە ئێستاە بڵێم حەدێکی دیاریکراوی هەیە بەڵام ئەتوانێت لە دوای تەواوکردنی هەر قۆناغێک داوای شەهادە بکات ئێمە بڕوانامەی ئەو ساڵی ئەدەینە بەڵام ئەگەر کەسێک لەگەڵمانە بەردەوام بێ لانی کەم ئەبێت 4 قۆناغ لەگەڵمانە بەردەوام بێ تا ببێتە کەسێکی تەواو شارەزا و لێهاتوو لە زانستە شەرعیەکان. ئێمەوە کۆتایی بەرنامەکانی لەبەری کاتمان زۆر کەمە کاک ژیار ئەگەر شتێک باسمان نەکرد و بەڕێستان بە گرنگی بزانن لە کۆتایی وڵایەکێک لەو شتە گرنگانی کە بەلامەوە زەڕورە بیدایەت ئاماژەم پێەیە لە پێشووترا بەدەستهێنانی زانستی شەرعی زۆر قورس بووە بەس ئێستا الحەمدولایەکێک لەو داتا زۆر دڵخۆشانی کە هەیە من بۆ جەنابتانی بڵێم لە ماوەی 2 ڕۆژی ڕاگەیاندنی ئەکادیمیاکەیە سوپاس و ستایش بۆ خوا لە 10 وڵاتی جیهانەوە بەشداری هەبووە بۆ ئەکادیمیاکە و بەدەمەوە هاتن هەبووە هەر بە خێرای ناوی وڵاتەکان لە عێراق زۆرترین بووە لە هۆڵندا لە بەریتانیا لە ئەمریکا لە ئێران لە ئایسلندا هەنگاریا سوید تورکیا وهروەها لە فینلەندا یعنی ئەمە جێی دڵخۆشیە بەڕاستی بۆ ئەکادیمیاک لە ماوەی 2 ڕۆژە سوپاس بۆ خوای پەروەردگار لەبەری مەجالی تەکنەلۆژیا زۆر فراوان بووە و ئاخر قسە من بیکەم لە خزمەتانە بەڕاستی لە پشت ئەم پرۆژەیەوە کۆمەڵێک برای بەڕێز کۆمەڵێک مامۆستای بەڕێز ماندوو بوون و زۆر هیلاک بوون بە کارکردن لەم پرۆژێ و دەستباری ئیشەکە بوون کە ئێستا لێرە حزوریان نییە سەربازی وونی ئەم پرۆژێن بەڕاستی من ینی لێرەوە پێزانین و ڕێزی زۆرم بۆ یانی بەناوی مامۆستاشەوە ینی زۆر شتێکی زۆر باش و بە گورج و گۆڵان هاتون بەدەم ئیشەوە لە بەشی تەکنەلۆژیا لە بەشی دیزاین و گەشەپێدانی سایتەکە بەراو بەشی مۆنتاژ و تۆمارکردن و هەموو ئەو لایەنانەی ترکە
کاریان تیاکرۆ لێ ڕۆیانی حرمەتم بۆیانێ زۆر بەتایبەت دەسە خۆش ماوەسە تۆش دواوتت یان داواکاری چییە بۆ ئەوانەی کە بیانێ بەشداریکەن لە هەردوو ڕێگەزەکە؟ وەڵام منیش وەکو کاکژیار ئاماژەی پێکرد وەکو بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی بانگەواز و بەڕێوەبەری ئەکادیمیاکەیش زۆر زۆر سوپاس و دەستخۆشی و پێزانینم هەیە بۆ هەر برایەک بۆ هەر بەڕێزێک کە دەستبارگرمان بۆ کە بە دڵنیاییەوە دروستکردن و دانانی ئەکادیمیایەکی ئەوها کاری زۆری ویستووە وەشە و نەخۆنی زۆری ویستووە چەندین سەربازی ون کە لەگەڵ ئەم برا بەڕێزەیە تا بەیانی نەخەوتون طبعا ئەو وێبسایتە زۆر بەشی تری تێدایە کە نەماتوانی باسی بکەین و زۆر خزمەتگوزاری تری تێدایە و زۆر ماندووبوونی تێدا بینراوە بۆ برانەی کەناڵ کە بەرنامەکانیان مۆنتاژ کردووە کە گرافیکیان دروست کردووە و کەناڵی ئاسمانی پەیام کە ڕیکلامی بۆ ئەکادیمیاکە کردو لە ڕۆژانی داهاتوو شایکە و هەر بەڕێزێکی تر کە لەگەڵمانە بووە زۆر سوپاس و پێزانینمان هەیە و ئاخر قسێشمەوەی بەڕاستی بە هەموو بینەرێک بە هەموو خوشکبرایك ئەڵێم بەتایبەت ئەوانەی کە خەریجی زانکۆن کە ئێسێمە خوشکبرایکی یەکجار زۆرمان هەیە کە زانکۆیان تاو کردو هیچ ئیش و کارێکیان نییە لە ماڵەوە لە هەر وڵاتێکی لە هەر شوێنێکی ئەمە دەرفەتێکی زۆر زێڕینە هەلێکی زۆر باش هاتووەتە بەردەست کە لە ماڵەکەی خۆتا لە نێو مۆبایلەکەی خۆتا فێری زانستە شەرعیەکانەبی بە شێوازێکی ئەکادیمی خەڵکێکی شارەزا و پسپۆر ئەوانانەت پێڵێنەوە بەبێ هیچ مقابلێک بەبێ هیچ تێچوویەک دەرفەتە داوام وایە کە زۆرترین خەڵک بەشداری بکاو و بەهرەمەند بن لەو زانستە شەرعیانەی کە لەو ڕێگە بڵاوە. زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی بەڕێوەری کەناڵی بانگەواز هەروەها بەڕێز کاکژیار یوسف کارگێری ئەکادیمیای بانگەواز سوپاس بۆی کە لەم دەرفەتە کورتە لەگەڵ ئێمە ئامادە بوون ئینشەڵڵا بەرەکەتەکەوێتی ئیشەکەتان سەر بەزمێنیان دەستان خۆش.